ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان بۆتە جێی سەرنجی گەشتیاریان و ساڵ بە ساڵ هاتنین گەشتیاریان زیادی کردووە بە تایبەت لە بۆنە ئاینی و نەتەوەیەکاندا شوێنە گەشتیاریەکان جمەیان دێت. بە گوێرەی ئامارەکانی دەستی گەشت و گوزار لە ساڵی 2007دا زیاتر لە 377,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. ئەو ژمارەیەش لە ساڵی 2008دا گەیشتۆتە 558,000 گەشتیار و لە ساڵی 2009دا بۆ 791,345 گەشتیار زیادی کردووە. ئەم زیادبوونەش بەردەوام بوو لە ساڵی 2010دا گەیشتۆتە 1,313,000 گەشتیار. هەروەها لە ساڵی 2011دا 1,702,390 گەشتیار ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە و لە ساڵی 2012دا گەیشتۆتە 2,216,993 گەشتیار. ئەمە لە کاتێکدا لە ساڵی 2013دا ژمارەی گەشتیارانی هاتوو بۆ هەرێم گەیشتۆتە بەرزترین ئاست و 2,952,000 تێپەڕاندووە. بەڵام لە ساڵانی 2014 و 2015دا بەهۆی سەرهەڵدانی شەڕی داعش و قەیرانی دارایی هاتنی گەشتیاران بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. بە جۆرێک لە ساڵی 2014دا 1,529,000 گەشتیار و لە ساڵی 2015دا تەنها 782,000 گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵ دوورخستنەوەی تیرۆریستانی داعش لە سنوورەکانی هەرێم دووبارە کەرتی گەشت و گوزار بوژایەوە و لە ساڵی 2016دا 1,603,993 گەشتیار ڕوویان کردە هەرێمی کوردستان. هەروەها لە ساڵی 2017دا ئەو ژمارەیە هەڵکشا بۆ 2,100,000 گەشتیار. هەڵکشانی ئەو شەپۆلەش بۆ ساڵی 2018 بەردەوام بوو بە پێی دواترین ئاماریش کە لەلایەن دەستەی گەشت و گوزارەوە بڵاو کراوەتەوە بە تەنها لە ساڵی ڕابردوودا تاوەکو ڕێکەوتی 30 حوزەیرانی ساڵی 2018 3,057,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. هەرچەندە تا ئێستا ئاماری تایبەت بە ساڵی 2019 بڵاو نەکراوەتەوە، بەڵام پێشبینی دەکرێت ژمارەی گەشتیاران بگاتە 3,500,000 گەشتیار. هاوکات لەگەڵ گرنگجیدانی گەشتیاران بە هەرێمی کوردستان سەرمایەدارانیش کەوتنەخۆ بۆ بنیادنانی چەندین پرۆژەی جۆراوجۆر کە ڕۆڵی گرنگیان هەبووە لە ڕاکێشانی سەرنجی گەشتیاراندا. بە گوێرەی ئامارەکانی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم ساڵ بە ساڵ ژمارەی شوێنە گەشتیارەکان زیادی کردووە و گۆڕانکاری گەورە و بەرچاو ڕووی داوە. بە جۆرێک لە ساڵی 2018دا ژماری هۆتێل و مۆتێل و گوندە گەشتیارەکان گەیشتونەتە 1,059 شوێن. ژماری ڕێستۆرانت و فاسفود و کافتریاکانیش بۆ 1,850 شوێن زیادیان کردووە. هەروەها داهاتی کەرتی گەشتیاری لە ساڵی 2018دا بۆ 955 ملیۆن دۆلار بەرز بۆتەوە و بڕیباج و ڕسوماتیش کە لیان وەرگیراوە 4,600 ملیۆن دینار بووە. بەپێی پلانەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریش تا ساڵی 2025 هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێتە ناوچەیەکی گەشتیاری گرنگ. بە وتەی پسپۆڕانی ئابووریش گەشت و گوزارکەرتێکی ئابووری گرنگە و حکوومەت دەتوانێت لە ڕێگەی بوژاندنەوەی ئەم کەرتەوە هەم سەرچاوەکانی داهاتی هەمەجۆر بکات، هەمیش دەرفەتەکانی کارکردن بۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەستەبەر بکات، بە تایبەت بۆ ئەو گەنجانی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و لە ئێستادا لە ڕیزی بێکاراندا تۆمارکراون.